لەگەڵ بیستنی ناوی دەشتی شارە زوور کوشتوکاڵی بە بەرەکەت و خاکە بە پیتەکەی دێتە بەرچاو. جوتیارانی ئەم پێدەشتە بە پیتە نیگەرانیەکی زۆریان پێوە دیارە. هاوشێوەی جوتیارانی ناوچەکانی دیکە دەڵێن بەهۆی بێبازاریەوە تەنیا ماندووبوونمان بۆ دەمێنێتەوە. بەشێک لە جوتیاران تەنانەت بەربوومەکانیان نابەنا ئەلوەکانیش ئەوان پێیان وایە نەگەر قازانج ناکەن و بەربوومەکانیان بۆ نافرۆشرێت بەڵکو بەهۆی تێچووی داشاندن و هاتوچۆ و کرێکارەوە زەرمەندیش دەبن. ئەماتەی ئێران و تورکیا کە کەس نازانێت چی تایە باشە ئەیسێنێ بە 2000 دادێ بازار و نۆسەڵی خاتی گرتووم بەیسە ماخولێت تەماتەیەمە بە 200 نار بە 150 نار هیچی تیانە پێی ناخۆشە و وای ئەزانێ بە زۆری کڕێ بڕۆ هەرچی کڕیارە مەقابلەی بکە بڵێ بە 200 نارە لێ نابێ بە 100 دینار دەبڕۆ لە زوسانە بەرەم قادعانە بڵێ تەماتە بازار نابڕە بزانە لێ بە 900 ئەڵێ ماڵمە. فرۆشیارێک لە علوەی قەزای سەید سادق کە بەشێک لە بەربوومەکانی دەشتی شارە زوور لێرە ساخت دەکرێتەوە بۆ پەیام ئاشکرای دەکات هیچ وەرز و ساڵێک کە بەربوومی نێوخۆی پێگەشت بێ هێندەی ئەم ساڵ بێبازاری نەبوو و نرخی بەربوومەکان نەشکاوە. نمونە شتی هاوردە زیاد لە وڵاتی خۆمانە پارەکە. ئێستا من ئەو بیبەرە پرتەقاڵیە جوانترین بیبەرە لەوە چێ بڵێم لە ئەوروپیەکان جوانتریشە کیلۆی 400 دینار لە لەیران لە زستانە ئەمە کیلۆی 3000 دینارەکە هەل لە ئەلوا کیلۆی 3000 دینار ئێستا لێرە بە 400 و 500 دینار و ئەوانێ شتی فەلاح ساغ نابێتەوە. یعنی هۆی سەرەکی ئەم ڕزق پارە نەکردنە زۆری ڕزقەکەیە موچە نەدراوە هەرچی فەرمانبەرە لە ئێستا فەرمانبەرەیە لێرە مامۆسایە مهندیسە فەلاح یعنی بەریەکەوتنەکەی ئەوەنە زۆر بووە هەمووی بووە بە فەلاح. یعنی هەر کەس هەڵەسێ و 4 سۆندەونەواری ڕاخستووە بووە بە فەلاح بە هۆی چیوە بوو بژێوی ژیانی نەڕۆی ئەو فەلاحەتێکەکەم بەشکمەخوای ئیسفادەیەکی لێکەم و ئەویشی ئیسفادەی لێ نەگەر هەمووی زەرەرە. لە هەرێمی کوردستان کوشتوکاڵ بە دووەم سەرچاوی داهادا دەنرێت بۆ دانیشتوانی دەشتی شارە زووریش ڕەنگە سەرچاوی سەرەکی بژێوی بێت بەڵام ئەم ساڵ بەهۆی قەدەغەی هاتوچۆ و هاتنی ڤایرۆسی کۆرۆنا و زۆری بەرهەم و نەبوونی بازار جوتیارانی ئەم سنوورە داهاتیان دابەزیوە و زۆرترین زیانیان بەرکەوتووە. ئەش لە کاتێکدایە بەهۆی بێبازاری و ئەو زیانە زۆری کردویانە خەریکە فرێدانی بەرەمبوومە کوشتوکاڵیەکان لە ناو جوتیاراندا دەبێتە دیاردا. داواش دەکرێت حکوومەت یارێن بە پەلەخەمێک لەم کێشەیە بخوات ئەگەرنا کەرتی کوشتوکاڵ بە تەواوی هەرەس دێنێت. سوەی محەممەد کەناڵی پەیام دەشتی شارە زوور.